سەچیتان بۆ بکەم بەس بڵێ ئەمڕۆ کاک بافڵ چی بەیەوەیت وەڵایی هەموو شتێکی پێماوت هەموو شتێکی پێماوت ئینشەڵا لیستی 222 ئێوە خانەقینەکان دەنگ بە چێدەن ئێمە لە 100 زیاتر دەنگ بە کێ دەین خانەقین یعنی یەکێتیش ینی خانەقین بۆچی خانەقین هیچ ڕەنگێکی تر ناپۆشێت جگە لە سەوز ئاخە هیچ ڕەنگێتر قبول ناکەین جگە لە سەوز قبولی ناکەین چکە خوێنەکەمان سەوزە خانەقین یعنی سەوز چێ لە شەڕی داعش لە شەڕی هێزەکانی تر لە یەکێتی نیشتمانی کوردستان زیاتر هیچ کەسێ مشارەکەی نەکردووە لە کۆتا پرسیارم حکوومەتەکەی مەسوول بەرزانی چی بۆ خانەقین کردووە وڵا هیچی نەکردووە ئەشەبەلا هیچ بای یەک ڕۆژێکی نەکردەوە وەکو یەکێتی یەک ڕۆژێکی یەکێتی بە هەموو پارتی ناگۆڕینەوە بۆ ئەوەی کە بۆ خانەقی کراوە پێویستمان پێ نییە بیکا بۆمان ئەم شارە شارێکی سەوزە شاری جەبافەرمانە شاری کاک عیمادە شاری شەهیدەکانمانە شاری هەڵووی سوورە ئەڵوان سەوزە تاریخی خانەقین لەوە گەوراترەکە ئیمە پێویستمان بۆ ئەوان بێ ئیمە ئەم ڕێبازە ڕێبازی مامجەلالە ڕێبازی سەرەر خادەکانمانە کە جەبافەرمان مامۆستامان بووە خانەقینە هیچ کۆتایی نییە ئەمە بەردەوامە بیدایەتی قسەیەکی بۆ ئێوە پێ قسەی مامجەلال بوو قسەی مامجەلال بوو بەڵکی تەوقیع قسەکانی مامجەلالی کرد بۆمان واژۆی لەسەر قسەکانی مامجەلال کرد دڵمانی خۆش کرد هاتنەیە هەموو شتێکە بۆ ئیمە بێد و نێت بۆ ئیمە خۆشە بەڵام هات قەرزدارمانی کرد یعنی هەستمان کرد نەفرۆشیاین ئەگەر خەڵک فروشتمانی ئەو نەفرۆشت بەخشن بە سەرۆکەکەتان من ڕۆحمان خوێنمان ئەمە هەموو شتێکە بۆمان خانەقین ئەمە شعارمانە خانەقین بمرێک دوشمن لەقینە خانەقین شاری کوردە خاص بڕۆخێ دوشمن لەقینە ئەم شارە شاری کوردە کوردی یەکێتیە لێشە جێگای ئەوەستە ڕوحی حەبنا شامار جێگای خالیە ڕوحی شاد بود وەگەڵکی شەهیدەکانە شەهید ڕزگار یا خانەقیە حتا ماوە جەنگین ئێمە ئامادەین بۆ جەنگ ئەوە ئینشاڵڵا سەربەز بین ئینشاڵڵا خانەقین هەر خانەقین یەکێتیە و یەکێتی خۆی شەمینێ